سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وێستگەی یەکەمیشدا بۆ ئیسرائیل هەروەها بەشداریکردنی لە لووتکەی جەددە لە سعودیە پەیوەندیەکانی ئیسرائیل سعودیە ئێران لە ناوچەکەدا و هەروەها پەیامە گرنگەکەی جو بایدن کاردانەوەکانی چی دەبن و تا چەندە گرنگن لە چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر قسە دەکەم لەگەڵ بەڕێز حسام دەستپیش شارەزای کاروباری ئێران و سیاسەتی نێودەوڵەتی لە ئستودیۆ لەگەڵ مەزۆر بەخێر بێت. سەرەتا مەوێ سەبارەت بە گرنگی لووتکەی جەددە قسە بکەم بۆ چۆنی بەڕێزتان بزانم ئەم سەفەری بایدن هەڵگری چه پەیامێکی تایبەت بوو جگە لەوەی کە لە کۆبوونەوەکە داخرایە ڕۆ ئەتوانێت چارەسەری کێشەکانی ناوچەکە بکات. ڕاستی کە ئەوەی کە گرنگی داوەتە مۆزوعە دەگەڕێتەوە بۆ ئەو گۆڕانکاریانی کە لە سیاسەتی نێودەوڵەتی هاتەوە ئاراوە بۆ معنایە کە ئەو نەزمێکە بوو لە سیستمی نێودەوڵەتیە کە دەیتوانی ئاسایشی گشتی بەرهەم بێنێ ئەم نەزمە چۆتە ژێر پرسیارەوە بەهۆی ئەو پێگە و ئەو شەڕێک کە ئەساساً ڕووسیە بەدوایەتی. دووەمین مۆزوعی شەوەیە کە خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ساڵانێکی زۆرە کە تووشی جۆرێک لە سەرلێ شێواوی یا جۆرێک تێکچوونە و لەم تێکچوونە ئەکتەرەکان ڕۆڵیان گۆڕاوە توانایەکانیان گۆڕاوە وا بیرەکرێتەوە کەم سەفەرە بێتە هۆی کە جۆرێک لە داڕشتنی نوێ بێت ئاراوە و فاکتەری سێمی شەوەیە کە لە ئەساسەوە سیاسەتی ناوخۆی وڵاتەکانیان ئاوا بڵێم کە سیمایەک ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەمان بوو بە معنای بەریەککەوتنی دنیای عەرەب و ئیسرائیل بە معنای بەریەککەوتنی ئەو شەڕە دێرینەیە کە لەم ناوچەوە هەبوو ئێستا چێ بەرەوە هاوکاریە چێ بەرەوەی کە جۆرێکی دیکە ئێمە پەیوەندیە وڵاتانە ببینین. بۆیە ئەگەر لەم ڕوانگەوە چاوی لێ بکەین دەتوانم بڵێم کە گرنگیم سەفەر لەوەدایە کە ئایا دەتوانێت ئەم شەپۆلەکە دروست بووە بیکا بە شەپۆلێکی نوێ یانە دەتوانێت تۆزێ ئەهۆنی بکات. زۆر باشە ڕەخنەگەرانی سەردانەکەی بایدن لە لایەکەوەکو چین باس لەوە دەکەن کە ئەم سەفەرە تەنیا بۆ داپۆشینی هەڵەکانی ئەم استراتیژیەکانی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دروستکردنی ناتۆیەکی دیکەی عەرەبی ئەو هاوپەیمانیە بەرگری ئاسمانیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بایدن باسی لێوە دەکات ئایا ناتۆی عەرەبی دروستە بێت؟ ڕاستیەکەی دروستبوون دەزانی وەختی ماڵی ناتۆی عەرەبییانە ناتۆیەکی ڕۆژاواییمان هەیە معناکەیەوەیە کە لە ئەساسی خۆیان دروستبوونی ناتۆ بەرهەمی جۆرە لە گوتارێکی سیاسی یان ڕژیمێکی سیاسی بە سەر سیستمی نێودەوڵەتیە بوو کە بەهای هاوبەشیان هەبوو استراتیژی هاوبەشیان هەبوو دوژمنێکی هاوبەشیان هەبوو و هەموو باسانە بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کۆی وڵاتە عەرەبیانە هێشتا نەگەیشتن و بەها و نۆرمە هاوبەشە کە بتوانێت بەیەکەوە گرێیان بدە. تەنیا مۆزوعێکە لە حاڵی حازرا ئەمانە بەیەکەوە گرێدا مۆزوعی ئاسایشەکانیان مانەوەیانە لە مەترسیە کە ئێران بۆیان سازەکە و ئەم مەترسیە بۆ ئەوان جددیە بە چ معنا بۆ نمونە سعودیە چۆتە قۆناغێکەوە کەیتر گەشەی ئابووری هەبێ گەشەی کۆمەڵایەتی هەبێ گەشەی کولتوری هەبێ ئیمارات خۆ زۆر بەڕوونی دیارە کە چۆتە و بوارە و هاتوۆتە ناو وەکۆڵێن ئابووری جیهانیەوە ئوردون دەیەوێ ڕۆڵێک هەبێ بە ناوی وەکۆڵێن شامی نوێ بگێڕێ و دووبارە بێتە ناوم کایە و میسر وی لەم بوارە لە حاڵی حازرا مۆزوعێکم شتێ گرنگی پێداوە ئەوەیە کە بتوانن ئاسایشی خۆیان لە ڕێگەی نەک ئەمریکایشەوە لە ڕێگەی ئەو سیستەمانەی کە بەتایبەت ئیسرائیل لە ناوچەکەی خاتە بەردەست بەدی بێت. باشە با لەبارەی ئێرانیشەوە بپرسم لە دەستپێکی پەیامەکەیدا بایدن پەیامێکی توندی ئاراستی ئێران کرد چارەسەری دیبلۆماسی خستە ڕوو بەڵام ئەگەر ئەوە جێگرەوە نەبێت بژاردەی سەربازیش لە بەردەستە هەروەها جێنشینی شای سعودیەش ئاماژێ بۆ کرد کە ئێران پێویستە دەستێوەردانەکانی لە ناوچەکە کۆتایی پێبێنێت. کەمکردنەوەی ڕۆڵی ئێران و ئەو دەستێوەردانانەی کە لە ناوچەکە هەیە ئەم پەیامە گرنگەی بایدن تا چەندە لەسەر ئێران کاریگەری دەبێت؟ بەڕای من کاریگەری نابێت لەبەرەوەی کە من لەو بڕوایەدا لە نێو ئێرانیەکانە دوو عەقڵیەت هەیە بە نسبەتی گەمەکردن لە پانتایی نێودەوڵەتی عەقڵیەتێک کە دەڵێ ئێمە دەبێت لە ڕێگەی تێکەڵبوونی بازرگانی و بە دنیای ئازادەوە جۆرێک مانەوەی خۆمان مسۆگەرکەین ئەو مەسەلەیە کە جەماعەتی ڕۆحانی و خاتەمیشتە بەدوایە بوون عەقڵیەتێکی تریشێن دەڵێت تەنیا ڕێگەی مانەوەی ئێمە ئەوەیە کە بتوانین بە شێوەیەکی سەخت مانەوەی خۆمان مسۆگەرکەن یعنی دەستمان بگا بە چەکی ناوکی بۆیە پرسەکە بەڕاستی لای ئەمریکا و ئەوانە نییە پرسەکە لای کۆماری ئیسلامیە کۆماری ئیسلامی لە حاڵی حازرا بڕیاری داوە کە بۆ ئاراستەیە بڕوە و بایدنیش پێشانی داوە کە نەتەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شوێنەکانی دیکە نایەوێ ئەمریکا داخلی مۆزوعێک بکات کە تواناکانی بەرامبەری چین و رووسیا کەم بکاتەوە بۆیە بەگشتی دەتوانم بڵێم کۆماری ئیسلامی لە ئێستادا زۆرتر چاڵەنجی ئەمریکا کاتە هاوکاری بکات.
باشە ئیسرائیلی شکێک لە بابەتە سەرەکیەکانی ئەم سەردانە بوو یەکەم وێستگەی سەردانەکەی بایدەنیش بوو لەو ڕوانگەوە دوژمنایەتێکی دیرینە لە نێوان ئیسرائیل و ئێران هەیە پێتان وایە پاڵپشتیکردنی بایدن لە سعودی و هاوپەیمانەکانی لەلایەکی دیکەشەوە ئیسرائیل چه پەیامێک دەگەێنێت بە تایبەتی بۆ ئێران ئەمە موضوع هەر ئاساسیەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەزانی لەو بڕوایەدام کە ئیسرائیل کەم لە ئەکتەرێکی دەوڵەتی بە معنای ئەوەی کە سنوورێکی دیاریکراوی هەیە و دەیەوێت لەو سنووری خوا بەرژەوەندەکانی بە دوواداچوونی بۆ بکە بە پێچەوانە چۆتە قۆناغێکەوە کە ناوچەیەکی پێناسە کردووە بۆی کە بتوانێت بەرژەوەندێکی فراوانتری بۆ دروست بێ بۆیە لەم بوارە ڕۆڵی کاریگەر و ئەساسی کە دەیگێڕێ بەڕاستی ئیسرائیلە چونکە ئیسرائیل هەم لە بواری اقتصادی یان ئابووری ئیمکانیەوەی هەیە کە دەرگایەک بێ ئەم تێکەڵی ئێساس بکە و لە بواری بەتایبەت ئەمنی و لە بواری سەربازیەوە تەیار بوو بە باشترین چەکە سەربازیەکان و دەتوانانی یارمەتی وڵاتانی عەرەبی و ناوچەکە بدە بەڵام لە کۆتاییدا ئیسرائیل پێم وانیە جارێک گەیشت بێتەوە ئاستە کە هەوێ گەمەی ئێران بە شەڕ چارەسەر بکە چونکو بوونی ئێرانێکی ئاڵۆز و کێشە ساز بوون ناوچەکە زۆرتر بە قازانجێتی ئێستا تاوە نەمانی باشە ئەمانە کاریگەری لەسەر کۆی ئەم پرسانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە هەیە بە عراقیشەوە پێتان وایە لەم سەروبەندە ئاڵۆزیە سیاسی کە لە عراق هەیە سەردانی مستەفا کازمی بۆ سعودی و کۆبوونەوەی لەگەڵ بایدن و پاڵپشتی جارێکی دیکە ئەمریکا بۆ وڵاتانی ناوچەکە کورتکردنەوەی دەستێوەردانی هەرێمی کە مەبەستی سەرەکی ئێرانە کاریگەری لەسەر سیاست لە عراق دەکات تەبێی کاریگەری دەکات بەڵام من پێم وا بێ دوێنێ سەدر پەیامێکی زۆر ڕوونی بە ئەمریکایشدا جا نەک تەنیاوانێک کرد ناوخۆی عێراقن و ئەو هاوکێشانێک کرد نێوخۆی عێراقن پەیامێکی زۆر جدی بە و وڵاتانەیدا کە لە ناوچەکان بەتایبەت ئەمریکایان وڵاتانی ئەوروپای ئەوی شەوەیە کە جۆرێک لە فۆرمی دەوڵەت لە عێراقا خەریکە دێتەکایەوە ئەم فۆرمە نە فۆرمێکی مەدەنیە نە فۆرمێکی عەسکەریە و نە فۆرمێکی ئاوا بڵێم نە فۆرمێکی سەددامیە نە فۆرمێکی لیبراڵیە بەڵام لە نەهایەتە ئەوەیە کە جەبهەیە کە دژ بە ئێران دروست بووە زۆرتر لە ئێستادا لە تنگانەدایە بەرامبەر بە جەبهەکانی دیکە بەڵام لە نەهایەتە کۆماری ئیسلامی هێشتا ئەو توانایی هەیە لە عێراقا هەموو گەمەیەک تێک بدا بۆ لەبەرەوەی ئەکتەرەکانی ئاژاوەچین ئەکتەرەکانی گەمەکەری سیاسی نین بۆیە هەموو هێزەکانی کە لە ناوخۆی عێراقان تەبیعەتەن چاویان لەم مەسەلەیەوە من گوێم لە قسەکانی کازمی گرت کازمی ئاگای لەم مەسەلەیە بوو و بە هیچ شێوە نەیویست کە بیکاتە سەکۆیە کە چەڵەنجێک بۆ ئێران ساز بکات زۆر باش بەڕێز حسام دەستپی شارەزای کاروباری ئێران و سیاسەتی نێودەوڵەتی زۆر سپاس سەرچاوەکەم